داوای لێبوردن دەکەم من مانچێکە نەهاتوو نازانم تۆ وەزیری چێی مامۆستایەکانت لەسەر شەقام بن تۆ لە دائیرە چی دەوام دەکەی بۆ بەڕێوەبەری پەروەردە شەرمە تۆ لە ژووردانیشبی و مامۆستایەکانت لەسەر شەقام بن بۆ بەڕێوەبەرەکان عەیبە داوای غیاب دەکەن من یەکێکم 30 ساڵە مامۆستام نایکەمە ئیجازە ئەو نەخۆشیەم داوا دەکەم غیابم دەر ئەگەر غیرەت و شەرەفتان هەیە وەرن غیابم دەن دەمەوێت فەسڵ بکرێم لەسەر ئەو هەڵوێستم نانی بێغیرەتی عەیبە شەرمە مامۆستایان زۆر لەوە شکۆمەندترن ئەو هاسوکایەتیان پێ بکرێ